پرسیار لە ئیبن عومەر کرا خوای لێ ڕازی بێ دەربارەی تەقوا ئەویش فەرمووی فقال أن لا تظنن أنك خير من أحد فەرمووی تەقوا ئەوەیە کە هیچ گومانێک نەبەی کە تۆ لە خەڵکی تر باشتری. سبحان الله. تەقوا ئەوەیە لە لای ئیبن عومەر خوای لێ ڕازی بێ لە خۆی و لە باوکیشی عەبدوڵڵای کوڕی ئیمامی عومەری کوڕی خەتاب ئەفەرمێت تەقوا ئەوەیە کە گومان نەبەی تۆ لە خەڵکی تر باشتری. یعنی نێتە خەیاڵتە نەک هەر لەبەر خاتری ئەوەی کە بۆ ناودەرکردنی خۆت بڵێ يعني من وا ئەزانم خۆم دائما لە هەموو خەڵ بەکەمتر ئەزانم. نا مەسئلەکە ناودەرکردن نەبێ بۆ ئەوە نەبێ ئەوەش هەر خۆ فەرزکردنە بەسەر خەڵکە، نە هەر لە ناو دڵتەوە لە ناو ناختەوە خۆت لە هەموو خەڵکی بەکەمتر بزانی، لە ناو ناختەوە لە ناو دەروونتەوە خۆت لە خەڵکی بەکەمتر بزانی. ئەگەر وابی دڵت بە خۆت خۆش بێ کە تەقوات تایە، ئەگەر وایشتنیت بێرە خۆتە لە خۆت بترسە کە نەفست هەڵی خەڵەتاندووی کە تەقوات تیان نییە. بە پێی پێناسەی عەبدوڵڵای کوڕی عومەری کوڕی خەتاب خوای گەورە لە خۆی و باوکیشی ڕازی. ئایا ئێمە چەندێک ئاواین؟ ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء